لەو کۆتایی ڕێگەکەم دەگەیشت مەشاری ڕانیە و دەواازەی ڕاپەڕین سروشتێکی زۆر زۆر جوانی هەیە پێم خۆش بوو لێرە بوەستم بە ئێوەشی نیشان بدەم سەردانی شارەکە دەکەم و پێتان دەڵێم کە ڕانیە بەچی بەناوبانگە چ خواردنێک لێرە زۆر بەناوبانگە و کولتوری شارەکە چۆنە تا کۆتایی بینەرم بن. دوای ئەوەی هاتمە شاری ڕانیا هاتمە ناو بازارەکەی ئێستانی ڕوانە بازارەکەی هەموو دوکانەکان داخراون و خەڵک چی تۆماری لە خۆی نانی دەخوا ئەمیش فەریکەنۆکم کڕیە و لە خۆم دانیشتیمە دەیخۆمە تا دەبتە حەسر وەندە خەڵک دێتەوە بازار و دوکانەکانیان دەکەنەوە و ئەمیش پیاسە چ بکەم لە ناو بازارەکەی بزانم بازارەکە چی لێ چی لێ نییە. ئێرە مزگەوتی گەورەی ڕانیەیە کە مێژوەکەی بۆ چەندان ساڵ دەگەڕێتەوە کە تاوەکو ئێستاش هەر بە نوێیەتی ماوە و خەڵک دێن لێرە نوێژی خۆیان دەکەن. پێشتر سەردانی کۆیم کرد هەروەکو مزگەوتی گەورەی کۆیە وایە کە مێژوەکەی زۆر زۆر کۆم بوو. زۆربەی شارەکانی کوردستان شوێنەواری زۆر مێژووی و کۆنیان هەیە و یەکێکش لەو شوێنەوارانە بێگومان مزگەوتە کە لە زۆربەی شارەکان مزگەوتێکی زۆر زۆر کۆن هەیە و کە هەروەکو خۆی ماوە خەڵک دەچن لەوێ نوێژ دەکەن. مزگەوتی گەورەی ڕانیەش هەروەکو ئەو مزگەوتانە وایە و پێم خۆش بوو بە ئێوەشی نیشان بدەم.